زانیاری زیاتر لەسەر ئەم هەواڵە. بەڵێ شوان سلااو لێ بێدیارەوە خۆشت پێشتر ئاماژۆ پێکرد ئەم بیرەی لە پشتی منەوەیە ئەکەوێتە گوندی گورگەی فەتاح بە دووری 3 کیلۆمەتر لە ناوەندی قەزای چەمچەماڵەوە دوورە دوایەوەی لە 5 نوێی ساڵی ڕابردوو هاوڵاتیەک بە مەبەستی کوشتکوارکردن ئەم بیرەی لەم ناوچەیە لێدا بەڵام لە لەنکاو لە ڕووداوێکی ناوازەدا بە قوڵی 110 مەتری بیرەکە ئاو بەبێ بوونی ماتۆڕ سەرکەوت بۆ سەر زەوی دوایەوەی شارەزایان ئاماژەیان بۆ کردبەوەی زۆری گازی سروشتی ناوچەکە و بۆ لەژێر پەستانی گازەکەدا ئاوەکە سەرکەوتووە پاش چەند ڕۆژێکی کەم بیرەکە گڕی گرت لە دەرەچەی سەرەوەی بیرەکەدا ئاو ئاگر پێکەوە هاتنە دەرەوە بەڵام دوجار دوێنێ کاتژمێر 1 خولەکی دوانیۆڕۆ ئاگری بیرەکە کوژایەوە پسپۆڕان ئاماژیان بۆ کردبەوەی نزمبوونەوەی پلەکانی گەرماوە چڕبوونەوەی گازی سروشتی ناوچەکە وای کردووە کەمتر سەرکەوی بۆ سەرزەوی و ژوای کردو بوو کە ئاگرەکە بکوژێتەوە بەڵام دوجار لەلایەن خاوەنی زەوێکەوە دووبارە گردرایەوە لە گازی دەرچووی دەرەچەی بیرەکە ئێمە بەدەڵچوونمان بۆ بابەتە کرد بۆچی دووبارە گریتێ بەردرایەوە دیارە شارەزایانی جوگرافیای سروشتی ئاماژە بۆ دەکەن ئەم گازە بسووتێنرێ باشترە بەهۆی ئەوەی ئەگەر نەسووتێ گازێکی زۆری پنگ خواردو لەم ناوچەیەدا دروست دەبێەوە ئەگەری ڕوودانی کارەساتی لەکەوێتەوە بەهۆی ئەوەی چەند پێکاتێکی کیمیاوی هەیە و زیان بە ژینگەی ئەم ناوچەیە دەگەێنێەوە لە ماوەی ڕابردوشدا لە دەستپێکی سەرەتای ڕووداوەکەدا گازی دەرچووی ئەم ناوە گڕی گردووە بۆ هۆیەوە 5-8 هاوڵاتی بریندار بن و سووتان بۆیە شارەزان ئاماژە بۆ دەکەن پێویستە ئەم گازە بەردەوام بسووتێنرێت شوان منەمە ئاماژە بۆ کەم نزیک بە 4 مانگ تێدەپەڕێت بەسەرم ڕووداوەدە تا ئێستا هیچ کۆمپانیایەکی وەبەرهێنە نهاتۆ تام سنوورە من بە پێی زانیاریەکانمە دەچوونمان بۆی کردو کۆمپانیای داناغاز بە مافی خۆی زانێ بێ لێرە وەبەرهێنان بکە بە حکمیەوەی گرێبەسی لەگەڵ حکومەت هێرمی کوردستان ناکردووە کە گازی سروشتی سنووری قەزای چەمچەماڵ لە هەر شوێنێکدا بێ ئەو بەرهەمی بێنێت بەڵام لە ئێستادا کێشە لە نێوان حکومەت هێرمی کوردستان و کۆمپانیای داناغازدایە بۆیە تا ئێستا وەبەرنێنرا و بەڵام گاز دەکەین سپاس بۆ ڕزگار جەبار پەیامنێرمان لە چەمچەماڵ